پاش ویه که بارزانی به هلکفتا جشن رمضانه پیامک دا اتیدا داخواست جو آلین سیاسی کر پاش جشنه کم ببن و ریچاره که باش بو پسکریکن هرم پیدا بکن لهم بردا هندک آلین سیاسی به پیویست دزانن که پیش جوینان درفتک بیت خوش کرن دا که انجامک باش به دست بکوه. اندامک جواتان اجتماعی تفگر گوران گوت اوان باوری بوان جوینان چنینن که درفت بودا نهاتی به خوش کرن. برلمانی کودتای بداخل کردن، انقلابی بسر کردن و بعد او انقلابا و او حزبی که پای دموکراتی کردستان خویان بخوان اعتراف کردن که برای کی حالیان نوا با برای حالا با برای کی راست درست کنه و کاتق زمینه گفتگو درست به. برلمان دست بکار نبیت و اما باورمان بدیو خانی حزبی و بکوبنوی حزبی نیه. لگور زانیارین انارتی چند حیوه یگرتو اسلامی حول داده جوینا نوبینا بارزانی و نوشیروان مصطفی ریک بخنه لی حیانها سرکفتی نبویه. لا یەکگرتووەوەیە پێش وەخت زەمینە سازیە بکرێ جۆرێک لە ئامادەیی هەست پێ بکرێ لە نێوان ئەو دوو تەرەفە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان کە ئامادەییان تیابێ بە یەکەوە لەسەر مێزی گفتوگۆ دەستکەنەوە بە گفتوگۆ بۆ چارەسەرکردنی گرفتەکان ئەو کاتە لایەنەکانی تریش دەستباریان بن هاوکاریان بن بۆ پێشکەشکردنی پرۆژەی هاوبەش و هەمومان لەسەر پروژه هاوبەشکۆبین بۆ چارەسەرکردنی گرفتە چەق بەستوەکان. بارزانی ده حیاما کمتر ج 15 روزاندا دو جاران داخوازا جوینا آلیان کربو لی حتی نه چه جوینک نهاتیه لدارخستن. ج 23 حزیران بارزانی را گهاند دیوانا سروکاتیا هرم جبو دست بکرنا جوینان پیوندی با آلیان دکت لی لگور پیزانین انارتی حتی ویگاوی دیوانا سروکاتیا هرم پیوندی با آلیان نکریه. بە شێوەیەکی فەرمی ئێمە لەو بانگێشتەیە بانگێش نەکراین بۆ هیچ کۆبوونەوەیەک تا ئێستا ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەسڵ ئەوەیە لە لامان گفتوگۆ و دانیشتن هەموو کاتێک بابەتێکی جەوهەری و گرنگە لامان و بە ئەساس ێزانین بۆ چارەسەری هەموو کێشەکان. بەڵام دیارە ئەم بارودۆخی ئێستا هەرێمی کوردستان پێش هەر دانیشتنێک پێش هەر قسەکردن لەسەر هەر بابەتێک ئاساییکردنەوەی بارودۆخی هەرێمی کوردستان هەنگاوێکی گرنگی سەرەتاییە. پاش ج کارکتنا پارلمان و دریخستنا وزیرین گوران ج حکومته حتی نه چه جوین ناوبینا گوران و پارتی نهاتنه انجام دان.